سلااوتان لەبێت بینەرانی خۆشەویستم کاتتان باش بەهیمام هەموو لایەک زۆر باش بن تەندروست باش بن ئینشاڵڵا دڵخۆشم ئەم شەویش لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان دووبارە هاتمەوە خزمەتتان نوێژ و ڕۆژوتان قبول بێت ئینشاڵڵا ئەمڕۆژتان بە خێر و خۆشی و پڕبەرەکەت بەڕێ کرد بێت دوعاکانتان قبول بێت ڕەمەزانێکی خۆش و پڕ موبارەک بێ ئینشاڵڵا بۆ هەموو لایەکتان هەروەکو دەزان بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە شەوانە پرۆگراممان هەبوو هەموو شەوێک کاژمێنەوە بۆ دا بە شەوەیەکی ڕاستەوخۆ پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان پرسیارمان دەکرد و لە ڕێگەی پرسیارەکانەوە ئێوە ئەگەر وەڵامەکانیتان زانی بە ڕاستەوخۆ مەدیاریتان پێشکەش دەکەین و لە هەمان کاتیشە ناوتان دەچێتە نێو تیر و پشکەوە کە یەکەم تیر و پشکمان 29 ئەنجامدا هەروەکو بینیتان لە فامیلی مۆڵ کۆمەڵێک دیاری تایبەتمان پێشکەش کرد دووەم تیر و پشک 13 چوارە بە هەمان شێوە لە فامیلی مۆڵ ئەنجامی دەدەین و کۆمەڵێک دیاری زۆر گرنگ و گرانبەهامان بۆ ئامادە کردوون سپاس بۆ سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەن تیڤی MG کە سارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە هەروەها M سنتەر بە آیفۆن 15 و کۆمپانیای خۆشناو بۆ بەرەمەکانی LG هۆم ئیستانبول سۆنگڵایت بە ڕووناکەرەوە ئەتاسای بە خەڵاتی ئاڵتونی و ڤێننا بە خەڵاتی ئەڵماسی وەکو دەزان دیاریەکانمان گرانبەهان و هەروەها ئەو کەسانەشی ناتوانن پەیوەندی بکەن دەتوانن لە ڕێگەی فەیسبوکەوە ئێمە شەوانە لایڤمان هەیە دەتوانن لە ڕێگەی لایڤەوە بینەری پرۆگرامەکە بن و کۆمنت بنووسن بۆ هەر پرسیارێک ئێمە کەسێک هەڵدەبژێرین کە کۆمنت دەنووسێت و لایڤەکە شێر دەکا لای خۆی و لە هەمان کاتیشدا لە کۆتایی پرۆگرامدا ئێمە دە کەسی دیکە هەڵدەبژێرین چەند کۆمنت هاتبێت لە کۆی ئەوەندە کۆمنتە دە کەسی دیکە هەڵدەبژێرین بۆی ئێمە هاوڕێیانی کۆمنتشمان بێبەش نەکردووە لە دیاریەکانمان ڕاستەوخۆ ئەوانەی کۆمنت ناوێن دەچێتە نێو تیر و پشکەوە اینجا دووبارە سوپاسی سپۆنسەرانی پرۆگرام دەکەم سوپاس بۆ بینەربوونتان من دڵخۆشم کاتێک دەبینم لەگەشت شار و شارۆچکەکانی کوردستان بینەری زۆر تایبەتمان هەیە دەستان خۆش بێ سوپاسان دەکەین اینجا دەست بە پرۆگرام دەکەین و دەچینە لای یەکەم پەیوەندی کاک ئیسماعیلم کاتت باش باش بۆ ڕێزم یاخۆ باش بی وەڵاهی ئێمەش زۆر باشی سپاس دەکەم کاک ئیسماعیل لەکوێوە لەگەڵمانی لە هەولێرەوە بەچیەوە خەریکی کاسبی لە ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوبی کاک ئیسماعیل فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە زۆر سپاس ئینشاڵڵا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە کام بۆ کەس کام ڕەنگ سپی زۆر باشە بۆکسی سپی و ژمارە یەک بزانین دەڵێ چی دەڵێ کام مانگ لە ساڵێکی ئاساییدا ژمارەی ڕۆژەکانی 28 ڕۆژە بەڵێ مانگی دوو دەکاتە مانگی شوبات دڵنیای بەڵێ دڵنیایە با وەڵامی دروست ببینین بەڵێ شوبات دەکاتە مانگی دوو دەستت خۆش بێ کاک ئیسماعیل سپاس بۆ پەیوەندیەکەت دەستەکانت خۆش بێ اینجا بۆ هاوڕێیانی کۆمنت هەروەکو دەزانن ئێستا لایڤمان کراوەتەوە بۆیە هەوڵ بدەن زۆرترین کۆمنت بنووسن بۆ وەڵامی پرسیارەکان لەبەرەوەی پرسیارەکانمان زۆر ئاسان کردووە بۆ ئێوەی خۆشەویست تاکو وەڵامی بزانن دەچینە پەیوەندی داهاتوومان چیمەن خانم کاتت باش ئەم کاتی تۆش باشی گیانەکەم تۆ باش زۆر سپاس دەکەم من زۆر باشمەی تۆ چۆنی وەڵام من باشم ئەگەریەوە باش بن یاخۆ باشبی وەڵامی ئەمەش زۆر باشین سپاس دەکەم چیمەن خان لەکوێوە لەگەڵمانی لە پیرەمەگرونەوە لە پیرەمەگرونەوە سەر هەردوو چاوانم ڕێزم هەیە بۆ هەموو بینەرەکانمان لە پیرەمەگرون بەڕاستی بینەرێکی تایبەتمان هەیە لەوێوە بەڵێ خۆشی بەرنامەکەشتان دەیەکەم زۆر سپاس دەکەم چیمەن خان فەرموو ڕەنگێکی بۆ هەڵبژێرە بۆکسی زەرد بە چاوان بۆکسی زەرد بزانین کام ژمارە ژمارە سێ باشە بە پرسیاری ژمارە سێ بێتە سەر شاشە دەرێ پاریس لە چ وڵاتێکە لە فەڕەنسایە دڵنیای بەڵێ نایگۆڕین ناوەڵە ناوەڵە نایگۆڕێ ئێمەش با وەڵامی دروست ببینین هاوڕێیان
بەڵێ لە فەڕەنسایە دەستت خۆش بێت چیمەنخان سپاس بۆ پەیوەندیەکەت دەستی تۆش خۆش بێت سەرچاوانم دەچینە کۆمنت بۆ پرسیاری یەکەم بەهادین خدر تەواوە؟ تەواوە دەستت خۆش بێ کاکە سوپاس بۆ کۆمنتەکەت بۆ ئەم پرسیارەش دەتوانن زۆرترین کۆمنت بنووسن دەچینە پەیوەندی داهاتوو کاگازادەم کاتت باش؟ ئێوارە باش ئێوارەی تۆش باش چۆنی باشی؟ سڵاو ڕۆژ خۆشەویستیم بۆ تۆ بۆ برا بە ڕۆژی بەش پەیوەندەکان پەیوەندەکە لە سوارگتم زۆر سپاس زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆش سپاس بۆ پەیوەندیەکەت لەکوێوە لەگەڵمانی؟ لە کەلارگیان لە کەلارەوە سەر چاوانم کاک ئازاد بە چیوە خەریکی؟ وڵای پێشمەرگەیان پێشمەرگای لەشە ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت فەرموو بچینە لای ڕەنگەکان با ڕەنگی سۆز بێ باشە ڕەنگی سەوز بزانین ڕەنگی سەوز کام ژمارە لە ڕەنگی سەوز؟ با ژمارە دوو بێ بە چاوان پرسیاری ژمارە دوو لە بۆکسی سەوز دەڵێ پەپولە چەند باڵی هەیە؟ کاگازار پەپولە چەند باڵی هەیە پەپولە؟ چەند باڵی هەیە؟ بەڵێ؟ وابێت دەستە شاشە فەرقی چیەوە ئەمە لۆ دەخینمەوە با چوار بێ با چوار بێ دڵنیای؟ وڵای دڵنیان نیم با دوو بێ ناوەڵامەی گۆڕەتەوە با چوار بێ کاکە با وەڵایم ڕاست ببینین با لێ تێک نەدەم تەواو دەست خۆش پەپولە دووبارە دەستخۆشتان زۆر سپاس بەڕێزم سپاس بۆ پەیوەندیەکەت هۆشمەند بەتەنها هۆشمەند لە کۆمنتی نووسیوە بۆ وەڵایم ڕاست بێگومان بۆ پرسیاری پێشووتر و هاوکارانم هەڵیان ژاردۆ دەستت خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان بەردەوام دەتوانن کۆمنت بنووسن لە بیرمەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆی هەلی بردنەوەتان زیاتر بێ دایکی هۆگرمان لەگەڵم کاتت باش من کاتەی تۆش باش نەکەم باشی گیانەکەم زۆر دایکی هۆگر ئەلو سڵاوت لێبێم کاتت باش لا لە تۆش بە هەموو کاتێکی تۆش باش باشی ئینشاءڵڵا زۆر سپاسای تۆ باشی وەڵڵاهی باشم سپاس دەکەم ئەی تۆ چۆنی لەخوا بە زیادە باشی یاخوا هەر باش بی پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان و ڕۆژ و چۆن بووی دایکی هۆگر بەڵێ فەرموو با بچینە لای ڕەنگەکان فەرموو کام ڕەنگەت دەوێ مۆر باشە بۆکسی مۆر کام ژمارە لە ڕەنگی مۆر ژمارە یەک ژمارە یەک لە بۆکسی مۆر دەڵێ زانین ئەڵێ چی مەموزین لە نووسینی کێیە ئەی ئاسانکاریمان بۆ ناکەی زۆر ئاسانە دایکی هۆگر والله هیچ زانیاریمان لەسەری نییە درامایەکەت نەبینیوە بینیومە بەس لە بیرم نەماوە لە بیری نەماوە باش ئاسانکاریت بۆ دەکەم مەحوی ئەحمەدی خانی فەرموو دایکی هۆگر ئەختیار دوو هەڵبژاردنم داییە مەحوی یانیش ئەحمەدی خانی ئەحمەدی خانی نایگۆڕی ئەحمەدی خانی باشە ئەحمەدی خانی دوا وەڵامیتی هاوڕێیان با وەڵامی دروست ببینی بەڵێ ئەحمەدی خانی دەستخۆش سپاس بۆ دایکی هۆگر سپاس بۆ پەیوەندیەکەت ئیلین زێبەر لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەت گیانەکەم دەستت خۆش بێ هاوڕێیان دەتوانن بەردەوام کۆمنت بنووسن با وەڵامی ڕاست بێگومان بۆ هەر پرسیارێک واتە ئاسایی ئەگەر ئێستا تۆ ئەحمەدی خانی وەڵامەکەی دلانی هەرچەندە لە کۆمنت ئاشکرا دەبێت زوو وەڵامەکان بۆ پرسیارەکانی پێشووتریش دەتوانی وەڵام بنووسی بۆی هەلی بردنەوە زیاتر بێت لەبەرەوەی لە کۆتای پرۆگرامدا ئێمە دە کەسی دیکە هەڵدەبژێرین دەچینە پەیوەندی داهاتوە بێ خاڵم کاتت باش سلام علیکم عەلەیکم السلام وەڕەحمەتوڵڵا الله باشی گیانەکەم سلامەتی باش شەیما خان زۆر باشم تۆ چۆنی والله باش الحەمدولله یاخوا هەر باش بی بێ خاڵخان لەکوێوە لەگەڵمانی
لهولير لە هەولێرەوە سەر چاوانم بە چیەوە خەریکی والله عفرتي ماله لەش ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوبی گیانەکەم فەرموو با بچینە لای ڕەنگەکان رنجي سوس باشە ڕەنگی سوور کام ژمارەیان جمارة دو ژمارە دوو دەڵێ چی بزانین پرسیاری ژمارە دوو پایتەختی سووریا کوێیە سوريا پایتەختی سووریا کوێیە بێ خاڵخان دمشق دڵنیای بلد بەڵێ دڵنیایە با ئێمەش وەڵامی ڕاست ببینین بەڵێ پایتەختی سووریا دیمەشقە دەستت خۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ وەڵامەکەت سلامت دي سەرچاوانم خوات لەگەڵ سەرچاوانمان دەچینە لای کۆمنت سمایل خەلیل ئەحمەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەت دەستت خۆش بێ بەردەوام دەتوانن کۆمنت بنووسن و لایڤەکە شێر بکەن لای خۆتان لە بیری مەکەن دەچینە پەیوەندی دواتر بزانین دایکی ڕێبینم کاتت باش ئەکاتی تۆش باشن خاتم باشن زۆر باشمەی تۆ چۆنی باشی باشکە باشن دەخۆشی بەرنامەکەش لێ یەکەم زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم دەستت خۆش بێ سپاس بۆ بینێربوونی دایکی ڕێبین پێشکەشکارێکی لە هاتی سەرکەوتووی و زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بێ نازانم چ بڵێم لە بۆ کۆمنتە جوانەکانتان سپاس دەکەم سپاس بۆ تۆ دایکی ڕێبین لەکوێ و لەگەڵمانی پیرەمەزمە لە پیرەمەگرونەوە سەر هەردوو چاوانم فەرموو با بچینە لای ڕەنگەکان دایکی ڕێبین کام ڕەنگەت دەوێ سپیەکە باشە سپیەکەم زانین کام ژمارە لە بۆکسی سپی بە ژمارە دوو بێ باشە ژمارە دوو دەڵێ چی زانین پەپولە هەستی بۆنکردنی لەکوێیە پەپولە هەستی بۆنکردن بەڵێ ئاسانیە ئاسانە زۆر هەستی بۆنکردنی پەپولە لەکوێیە مێشکی بەڵێ مێشکی خاتون بەڵێ نەخێر دایکە ڕێبین قاچی دواوە یان قاچی پێشەوەی قاچی پێشەوەی ئیدواوەی دڵنیای وڵی وەڵی دڵنیابە وەڵی ئەم پێ دەڵێم دڵنیابە بەڵێ لە قاچی دواوەی دەتوانێت بۆم بکە سپاس بۆ پەیوەندیەکەت دەستت خۆش بێ دایکە ڕێبین خۆش بەسەی باخان سپاس دەکەم زۆر سپاس گیانەکەم دەدارزی زۆر سپاس دەرباز جەعفەر لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کاک دەرباز جەعفەر بۆ کۆمنتەکەت سیمامان لەگەڵە سیما خانم کاتت باش هم كاتب باش خاتون چۆنی گیانەکەم باشي زۆر باشمەی تۆ چۆنی الحمد لله سبحان یاخۆ باش بی سیما خان لەکوێوە لەگەڵمانی لسليمانيا بەچیەوە خەریکی والله كنت كارم لە کام قۆناغی سیما خان لما حاجة المرحلة دي باشە لە کام بەشی لكاجيري كارم لە کارگێڕی کاری ڕەخوە سەرکەوتوو بی و لەش ساغ بێ ئیشەڵڵا فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە بارنجي سبيدة باشە ئەمڕۆ ڕەنگی سپی خواستی لەسەر زۆرە نازانم مەسەلە چیە کام ژمارە چیش مارك سێ چوار پێنج باش سيبت پرسیاری ژمارە سێ بابێتە سەر شاشە هاوڕێیان تاوکو بۆ سیماخانی بخوێنمەوە دەڵێ شام شەکرە بەڵام والله شينترا وڵات شیرینترە ئەی دەستت خۆش بێ سیماخان بابێتە سەر شاشە وەڵامەکەش بەڵێ شام شەکرە بەڵام وڵات شیرینترە دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت گیانەکەم سپاس بۆ تۆش زۆر سپاس گیانم دەچینە لای کۆمنت هاوڕێیان چاوان ڕەسوول لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ چاوان ڕەسوول بۆ کۆمنتەکەت دەستت خۆش بێ هاوڕێیان لەبیر مەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆی هەلی برنەوەتان زیاتر بێ دەچینە پەیوەندی داهاتوو هودا خانم کاتت باش
ئەم کاتەی تۆز باشەی ماخام باشی باشی گیانەکەم الحەمدوللا بەس ئێوە باشن زۆر یاخۆ باشن باش بی هوداخان هاوڕێی بەرنامەمانی بەڵێ بەڵێ بەڵام لەمڕۆ زیاتر تەلەفۆن ناکەم بۆ وەڵا چ بڵێم با کەسانی تر ینی حەقی ئەوانی تریش نەخۆم و برادری کۆنتۆرە ژووتی گەرمەجای ئەوانی تر بدەیت والله ئەو نازانم بخۆت لەگەڵ جەماعەتی کۆنتترۆلستان بووتۆ بەڵام ئەتوش هەڵی خۆ دەدەی و ئەرێ وەڵا ئەوە هەر هەڵی خۆم ینی بە زیرەکی خۆم ئەوی بێگومان بێگومان زیرەکی خۆتە بەڵام ئەوژ بێگومان قسەی هاوکارانمە وەکو هاوکاریەکە بۆ خەڵک ئەو کەسانی دیکەش دەستت خۆش بێ سوپاس بۆ بینێربوونت گیانەکەم فەرمو با بچینە لای ڕەنگەکان باشە با بۆ کسی ڕەش بێ باشە بۆ کسی ڕەش چ ژمارەیەک ژمارە دوو باشە ژمارە دوو دەڵێ پرسیارەکە بابێتە سەر شاشە هاوڕێیان پرسیارەکە دەڵێ کامە فیرعەون بە فیرعەونی بچووک ناسراوە وەڵا ئەم پرسیارە زۆر زەحمەتە خەت شەیما ئاسانکاری پێ بدەیت وەڵاهی بەڵێ بەڵێ ئاسانکاری ئاسانکاری و داخان وڵی زۆر ئاسانە وەڵامێکی نازانم هەر کامێکی بڵێم یەکسەر ئاشکرا دەبێ ئەو وەڵامەیان ناوی فیرعەونێکە فیرعەونی مسر فیرعەونی مسر نەخێر بیگۆڕە بیگۆڕە هوداخان یەکەم کەی نازانم فیرعەونی بچووک بێ پرسیارەکان ینی وەڵامەکانی دەزانم بەڵام ئەمە کەمێ قورسە بەڵ شەیما خاتم بەڵێ یارمەتیەکم بدەیت دەقا ئەخنا بەڵێ یارمەتیەکم بدەیت باشە اختیارت دەدەمێ هوداخان ئەخناتۆن خۆف و ئامون ئەخناتون ئەخناتون دوا وەڵام تەنایگۆڕی وەڵا لەگەڵ هاوکاری تۆ ئەمن اختیارم دایەت و ئەوە دوا وەڵام مەلۆت دوا ینی هاوکاری مەلە بۆ جەنابەت ئەخناتون خۆفۆ ئامون کامیان هەڵدەبژێری ئامون با ئامون بێ نایگۆڕی وەڵا زانیاری لەسەر نییە خات و سەیماگەر دوا وەڵام دوا وەڵام پێ بڵێ گیانەکەم بە ئامون بێ با ئامون بێ با وەڵامی ڕاست ببینین یا ئەڵڵا بەڵێ ئامون وەڵامی دروستە دەستت خۆش بێ هوداخان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس گیانەکەم سپاس بۆ بینێربوونت دەستەکان خۆش بێم دەچینە لای کۆمنت هاوڕێیان گوڵاڵە عەلی کۆمنتی دروستی نووسیوە و هاوکارانم هەڵیان بژاردو دەستی خۆش بێ و دەچینە پەیوەندی داهاتوو کێمان لەگەڵا پەریخانم کاتت باش پەریخان سڵاوت لێبێ پەریخان سڵاوت لێبێم کاتت باش سلام علیکم عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا من زۆر باشم ئەی تۆ چۆنی بازیانەکەم تۆ باشی یاخوا باش بێ ئێمەش باشین سپاس دەکەم لە کوێ و لەگەڵمانی پەریخان لە دەوروبەری هەولێر لە دەوروبەری هەولێرە سەر هەردوو چاوانمان سپاس بۆ بینێربوونت گیانەکەم دەستت خۆش بێ فەرموو ڕەنگێکم باڵ بژێرە ڕەنگی قاوای ژمارە بێ باشە ڕەنگی بزانین ژمارە دوو چی تێدایە بۆ پەریخان با بزانین پرسیارەکە ئەڵێ چی چیای شنروێ دەکەوێتە چ پارێزگایەکی کوردستان دەکەوێتە سلێمانی سلێمانی بەڵێ دوا وەڵامتە نایگۆڕی وەزانم هەر ئەوەیە وابزانی هەر ئەوەیە دڵنیای نایگۆڕی ئەگەر ئاسانکاریشم بدەیە خات شێمە بەس باشە ئاسانە خۆی زۆر دەڵێ سەر بە کام پارێزگای کوردستانە بە خۆمان چوار پارێزگامان هەیە سلێمانیت گوت سێ ماوە ئێستا
نازانم. وەڵە ئاسانە پەری خان. ناوی پارێزگایەکان چی و چی ماوە؟ هەولێر دهۆست هەڵەبجەش هەڵەبجەیەک زۆر باش ئەوە هەر چوار پارێزگا. ئێستا چیای شنروێ سەر بەکان پارێزگایانە لەو چوارەیە؟ ئەوە سلێمانیمان لی دەرهێنا سلێمانی نییە. با هەڵەبجە بێت. نایگۆڕی؟ نه نایگۆڕێ با وەڵامی ڕاست ببینین بەڵێ سەر بە پارێزگای هەڵەبجەیە دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە کۆمنت هاوڕێیان بێریوان زراری لە کۆمنتی دروستی نووسیوە هاوکارانم هەڵیان بژار و دەستت خۆش بێ. دەچینە پەیوەندی دواترمان کاک فەرهەنگم کاتت باش؟ دەمتوەڕکە شوێنی باشێ؟ ئەس گەلێک باشمە تو کوی باشی؟ خوشی دەکەم سەکەتیگە گەلێک مەمنون کاک فەرهەنگ لەکوێوە لەگەڵمانی؟ ئاکرێ لە ئاکرێەوە سەر هەردوو چاوانمان زۆر خۆشحاڵم کە بینەرێکی تایبەتمان هەیە لە ئاکرێ. سپاس بۆ سەکەتی. کاک فەرهەنگ فەرموو ڕەنگێکم باڵ بژێرە. ڕەش باشە ڕەش کام ژمارە؟ ژمارە 3 مەڵە پرسیاری ژمارە 3 بزانین دەڵێ چی هاوڕێیان؟ دەڵێ لە کوردەواری چی بە کوڕێک دەڵێن ئەگەر ژنی نەهێنابێ؟ کاک فەرهەنگ ئەگەر کوڕێک ژنی نەهێنابێ لە کوردەواری خۆمان چی پێ دەڵێن؟ زگوت زگورت. بەڵێ بەڵێ با وەڵام ڕاست بێتە سەر شاشە؟ بەڵێ وەڵامەکە زۆر دروستە زگوردی پێ دەڵێن یاخۆت سەڵتی پێ دەڵێن دەستت خۆش بێت سپاس بۆ ئەدی بە کچی شەمان وابزان بە کچی شەمان شتی دەڵێن. باشە هۆشیار زیزۆ لە کۆمنتی دروستی نووسیوە دەستە خۆش بێت سپاس بۆ کۆمنتەکەت. دەستینە پەیوەندی داهاتوو بەڵێ بێخاڵ؟ بەڵێ بێخاڵ خانم کاتت باش؟ هەموو کاتێکە باش. باشی گیانەکەم؟ قوربان دەست خۆش بێ. زۆر سپاس دەکەم وەڵی باشم سپاس دەکەم لەکوێوە لەگەڵمانی بێخاڵ خان؟ سلێمانی. لە سلێمانیەوە سەر چاوانم. پێم وڵێ لەگەڵ ڕەمەزان چۆن بووی چۆن بەڕێمان کرد بەڕێت کردیانی؟ الحەمدولیلا الحەمدولیلا ئیشەڵڵا مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆتان دوعاکانتان قبول بێ ڕۆژوتان قبول بێ ئیشەڵڵا. ئیشەڵڵا. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. سەوز بێ. باشە بۆکسی سەوز کام ژمارە؟ کام ژمارە ماوە؟ وەڵاهی ژمارە ماوە ئێک دەقا ئێستا پێت دەڵێم ژمارە 2 ڕۆیشتووە لە 1 تا 5 ئەوانی دی ماوە. بایەک بێ. باشە بزانین پرسیاری ژمارەیەک لە بۆکسی سەوز دەڵێتی دەڵێ کەونە وەکو مەتەڵێکە دەڵێتی دەڵێ یان پەندی پێشینانە پەندێکە دەڵێ کەونەکایان بۆ شایی. کەونەکانیان بۆ شایی؟ بێخاڵخان بەڵێ بێخاڵخان دەڵێ کەونەکایان بۆ شایی. کاراسانێکم بۆ بکە. زۆر ئاسانە وەکو پەندێکی پێشینانە ئەها مەسەڵەن قسەی هەیە بۆ نمونە قسەچی کەونە دەڵێ ئەو قسەی چ لێ مەکە دووبارە باز مەکەوە. بەبای مەدایک دەستت خۆش بێت دەڵێ کەونەکان بەبا مەکە تەواوەوە نییە؟ بەڵێ بەبا مەکە دەستت خۆش بێت سپاس بۆ کۆمنتەکە بۆ پەیوەندیەکە. سپاس گیانەکەم سپاس بۆ پەیوەندیەکە دەستت خۆش بێ. دەچینە لای کۆمنت هاوڕێیان بزانین کێ لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە یاخود ئێستا خەریکی کۆمنت نووسینە دایکی کارزان وا کۆمنت دەنووسێ شۆخان عومەر بە هەمان شێوە سەمیرە عومەر بە هەمان شێوە ئەم بەڕێزانە بەفرین
ئەم بەڕێزانە خەریکن کۆمنت دەنووسن دەستان خۆش بێ هاوڕێیان لایڤەکە شێر بکەن لای خۆتان زۆرترین کۆمنت بنووسن لە بیر مەکەن سەبسکرایبی چەناڵی یوتیوبی دیمەن تیڤی بکەن تاوەکو لەوێ گشت بەرگۆ بابەتەکانمان ببینن. سوپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG کە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە. M سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 و کۆمپانیای خۆشناو بۆ بەرەمەکانی LG کە سەلاجە و خەسالە و تیڤی مایکرۆی ئامادە کردووە. هۆم ئیستانبول دیاری جۆرا و جۆر. سۆنگل لایت ئەمیش بە هەمان شێوە ڕووناکەرەوەی جۆرە جۆری ئامادە کردووە. ئەتاسای خەڵاتی ئاڵتوونی ئامادە کردووە. ڤێننا خەڵاتی ئەڵماسی ئامادە کردووە. دیاریەکان زۆر گرانبەهان. سوپاس بۆ سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەن کە 13 تیر و پشک ئەنجام دەدەین لە فامیلی مۆڵە و دیارە بۆ بەڕێزانە دەردەچێت کە کۆلە کۆمنت وەڵامی دروست دەنووسن و هەڵیان دەبژێرین یاخود ئەو کەسانی کا پەیوەندی دەکەن. دەستان خۆش بێ دوای ناوبڕێکی زۆر کورت دەگەڕێنەوە وڵاتان. دووبارە سڵاوتان لێبێت خۆشەویستان ماندوونە بن بە دیار پرۆگرامەکەمانەوە. دەستان خۆش بێ سپاس بۆ بینەربوونتان. دووبارە دەمەوێت سپاسی سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەن بکەم کە MG سیارەیەکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە. هەروەها M سنتەر آیفۆن 15 ئامادە کردووە. هەروەها کۆمپانیای خۆشناو بۆ بەرەمەکانی LG سەلاجە و خەسارە و تیڤی مایکرۆ و کۆمەڵێک بابەتی دیکەی ئامادە کردووە. هەروەها هۆم ئیستانبول دیاری جۆرا و جۆری ئامادە کردووە. هەروەها سۆنگل لایت ڕووناکەرەوەی تایبەت و جیاوازی ئامادە کردووە. ئەتاسای خەڵاتی ئاڵتوونی و ڤێننا خەڵاتی ئەڵماسی بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە. ئەم دیارە تایبەتانە 13 چوار لە ڕێگەی تیر و پشکەوە ئەنجام دەدرێت بۆ کەسانی پەیوەندی دەکەن وەڵامی دروست دەزانن. 13 لە فامیلی مۆڵ تیر و پشک ئەنجام دەدەین. ئینشاڵڵا بەخە دیاوەرتان بێ. دەچینە لای کۆمنت هاوڕێیان. سەمیرە عومەر لە کۆمنت وەڵامی درستی نووسیوە بۆ پرسیاری پێشتر دەستت خۆش بێ. اینجا شتێکی دیکە هاوڕێیان بەیانی کە دەکاتە ڕۆژی هەینی ستافی پرۆگرامی گەرمەسات لە فامیلی مۆڵ ئامادە دەبن ڕاستەوخۆ نمایشی خۆیان پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکەن دەتوانن بچن سەردام بکەن و کاتێکی خۆش لەوێەوە بەسەر ببن لەبیر نەکەن بەیانی دەکاتە ڕۆژی هەینی لە سبەی شەو دەکا ستافی گەرمەسات لەوێ ئامادە دەبن. هەروەها دەتوانن سەبسکرایبی چەناڵی یوتیوبی دیمەن تیڤی بکەن تاوەکو لەوێەوە گشت بڕگە و بابەتەکانمان ببینن گشت پرۆگرامەکان ببینن. هەر کاتێک کەوە کاتتان هەبوو لە بیر مەکەن چەناڵی یوتیوبی دیمەن تیڤی سەبسکرایب بکەن و هەروەها دەچینە لایڤی فەیسبووکمان لایڤەکەمان کووە ئەوەش لایڤی پرۆگرام دەتوانن لەوێەوە سەیری پرۆگرام بکەن بۆ کەسانی ناتوان پەیوەندی بکەن لەوێەوە کۆمنت بنووسن ئێمە هەڵتان دەبژێرین و جیا لەوەش لەگەڵ هەر پرسیارێک کەسێک هەڵدەبژێرین لە کۆتایی پرۆگرامیشدا 10 کەسی دیکە هەڵدەبژێرین واتە لە کۆی ئەوەندە کۆمنتەی کە هاتووە 10 کەسی دیکە هەڵدەبژێرین. سوپاس بۆ کۆمنتەکانتان دەستان خۆش بێت سوپاس بۆ بینەربوونتان. دەچینە پەیوەندی دواتر. کاک مەریوانم کاتت باش. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش کاک مەریوان. سلامت بیا خوا دەستخۆش بەرنامەکەتان لێکرد. زۆر سپاس دەکەم. کاک مەریوان لەکوێوە لەگەڵمانی؟ لە کەرکووکەوە. لە کەرکووکەوە سەر هەردوو چاوانم. کاک مەریوان بەچیەوە خەریکی؟ حەماڵم. لەشت ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوبی یاخوا فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە کاک مەریوان. ڕەنگی سوور بێ. باشە ڕەنگی سوور. کام ژمارە لە ڕەنگی سوور؟ ژمارە با یەک بێت تەلەڤیزۆن وەڵا لا نییە. دەی من هاوکاری دەکەم خەمت نەبێ با پرسیارەکە بێتە سەر شاشە اینجا بۆ دەخوێنمەوە. ئینشاءڵڵا. دەڵێ ناوی تەواوی هونەرمەندی کورد شەمۆ ناوی چییە؟ ئەیادە ئەیاد نازان کێ وەڵڵا. بەڵێ ئەیاد نازان کێ بەخوا لە بیرم چ باوکی. ئاسانە زۆر کاک مەریوان. ئەیاد نەخێر ئەیاد نییە بەڵام زۆر نزیکە لە ئەیاد. هین وەڵڵاهی نازان لە سەر زمانە لە بیرم چ وەڵڵا. وەڵڵاهی بەس پیتەکەی کۆتاییان فەرقی هەیە. وەڵڵا خوێنەوەری نییە ئەوەیە بشی حەتمەرز نازانم. تەواو نا ئێستا تو دەری ئەیاد دەڵێ ئەیاد ئەکەی بکەم دەفتە چە؟ وێت؟ ئەتو جەنابت دەڵێ ئەیاد بە د کۆتایی ئەمنیش دەڵێم ئەگەر پیتی کۆتایی بکەینە دەبێتە ئەیام.
ايام شموه بەڵێ ايام با وەڵام ڕاست ببینین بڵێ هاوڕێیان ايام اكرم ئەیام ئەکرم بەڵێ دەستت خۆش بێ کاک مەریوان دەستت خۆش بێ سپاس بۆ ممنون پەیوەندیەکە دست خوشی برنامه دست خوشی لو سەرچاوانم سپاس دەکەم دەستی ئێوەش خۆش بێ سپاس دەکەم سەرچاوانم ڕەنگین محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیۆ سپاس بۆ ڕەنگی خام بۆ کۆمنتەکەی دەچینە پەیوەندی داهاتوو دادوەرمان لەگەڵە کاک دادوەرم کاتت باش السلام عليكم عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا چۆنی باشی شاك سلامتي وەڵا باشمە توکوی الحمد لله یاخۆ باش بی کاک دادوەر بە چیەوە خەریکی والله بخير باشە پێم بڵێ لە کام قۆناغی قناغي حوتم لە قۆناغی حوتی یاخۆ سەرکەوتوبی ئیشاڵڵا فەرم و ڕەنگێکم بۆ هەڵبژێرە سلامت بي بارنجي شين بيه باشە ڕەنگی شین کام ژمارە جمارة سيه پرسیاری ژمارە سێ لە بۆکسی شین دەڵێ ڕۆما شارێکی چییە؟ ڕۆما شارێکی ناكي كردي بو تيروكي كي دريش نا ڕۆما شارێکە لە کام وڵات؟ کاک دادوەر پایتەختی ئیتالیا پایتەختی ئیتالیا هەر ڕۆما شارێکی ئیتالیا با وەڵامی ڕاست ببینین بەڵێ ئیتالیا ڕۆما شارێکە لە ئیتالیا دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکە فەرموو گیانەکەم ئێمە دوو خەڵاتی ترمان بردوتەوە بەڵێ لە سلێمانین ئەگەر بە باڵانس بینێرن چۆن دەتوانین باشە با پێت بڵێم شەمما دوای نیۆڕۆ پەیوەندی بکە بە هاوکارانم ئەوان پێت دەڵێن کەوا چۆن دیاری دەگەێنە دەستت باشە دەستان خۆش سەرچاوانم سپاس بۆ پەیوەندیەکە دەچینە پەیوەندی دواترمان بەرەوە دەچینە لای کۆمنت محەممەد پێنجوێنی وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ محەممەد پێنجوێنی دەستت خۆش بێ دەچینە پەیوەندی دواتر زەهرا خان ئەم کاتت باش کارمەندانی زاتماندوو نەبن زۆر سپاس دەکەم باشی گیانەکەم سەلامەت بێ یاخۆ باش بی وەڵامەش باشن سپاس دەکەم لە کوێ لەگەڵمانی زەهرا هیوادارم هەربازم لە قەزای شێخانم لە قەزای شێخانەوە سەر هەردوو چاوانم زەهرا خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنگی ڕەش بێ باشە ڕەنگی ڕەش کام ژمارە ژمارە پێنج بە پرسیاری ژمارە پێنج دێتە سەر شاشە ناوی ئەو پەیامبەرە چی بوو کە کۆچی دوایی کرد دوای ماوەیەک ئینجا زانرا ئەو پرسیارە قورسەوی ئەو پرسیارانی کە هەتووە من دەزانی بەڵام قورسە زۆر ئاسانە لە هەموو پەیغەمبەرەکان دەوڵەمەندتر بوو زەهرا نەبی نوح بەڵێ بەڵام هاوکاری بکەم نەخێر ئەوەیان نییە بیگۆڕە سلەیمان سولەیمان دڵنیای وەڵا هاوکاری کە چکەی زانیارێکی لەسەری نییە باشەی زانیاریکی لەسەر نیە و دوا وەڵامیشی حەزرەتی سولەیمانە با وەڵامی ڕاست ببینین بەڵێ حەزرەتی سولەیمانە دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەستت خۆش بێ ئەحمەد یوسف لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کاک ئەحمەد یوسف بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ دەچینە پەیوەندی دواترمان کاک هەرێم ئەم کاتت باش باشی خوشی من ئەمن زۆر باشمە تو کوی باشی الحمد لله یاخوا هەر باش بی لە کوێوە لەگەڵمانی کاک هەرێم لە دیانە لە دیانەوە سەر چاوانم کاک هەرێم بە چیەوە خەریکی پێشمەرگەمە پێشمەرگەی لەش ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی نارنجی نارنجی پرتەقاڵی تەواو بە چاوان کام ژمارە ژمارە چوار ژمارە چوار بزانین ژمارە چوار دەڵێ چی
با پرسیاری ژمارە 4 بێتە سەر شاشە دەڵێ کێ مێژووی کۆچی داهێنا؟ پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم. دڵنیای؟ بەڵێ. وەڵی کاک هەرێم نایگۆڕی؟ وەڵاهی بیگۆڕە وەڵاهی چی بڵێم ئاسانکاری ئاسانە زۆر نزیکت کردوتەوە ینی وەڵاهی هەرۆشی زانیتیم لە ساڵی کۆچکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. باشە بە ئەختیارت بدەمێ عەلی کوڕی ئەبوو تاڵیب یان ئەبوو بەکری سدیق؟ ئەبوو بەکری سەدیق. نایگۆڕی؟ با ئەبوو بەکری سەدیقی. وەڵاهی تۆزە بیری لێ بکەوە. با ئەبوو کوڕی ئەبوو تاڵیب. تەواو دڵنیای نایگۆڕی تەواو؟ با دڵنیا بین کاکە تەواو با دڵنیا بین عەلی کوڕی ئەبوو تاڵیبە بەڵێ دەستت خۆش بێ سپاس بۆ وەڵامەکەت کاک هەرێم. سەرچاوانم دەچینە پەیوەندی دواتر بەرلەوە لای کۆمنت دەچینە دایکی کارزان کۆمنتی دروستی نووسووە سپاس بۆ کۆمنتەکەت دەستت خۆش بێ. شاد جوانم کاتت باش. ئەم کاتۆ باش چۆنی گیانەکەم سەلامەت بیسپاس شاد جوان خان ئەمن سپاس دەکەم ئەگەر تەلەڤیزۆنەکەت کەم کەی بەس لە مۆبایلەوە جەمالێک بێ. وەڵی تەلەڤیزۆنم هەلا نییە. ئەی نازانم زۆر دەنگ دەداتەوە. ئێستا تەواوە. زۆر باشە. دەی زۆر باشە لەکوێوە لەگەڵمی شاد جوان؟ لە پیرەمەگرونەوە. لە پیرەمەگرونەوە سەر چاوانم شاد جوان گیان بەچیەوە خەریکی؟ وەڵی هەر لە ماڵەوە هەر لە ماڵەوە بێ ئینشەڵڵا سەرکەوتوبی گیانەکەم. فەرموو با بچینە لای ڕەنگەکان. ڕەنگی ڕەش. باشە ڕەنگی ڕەش کام ژمارە لە ڕەنگی ڕەش؟ ژمارە یەک. زانی ژمارەیەک ماوە ژمارە بەڵێ وەڵام ماوە با پرسیارەکە بێتە سەر شاشە. دەرێ ئەگەر پیاز پاک بکەی چیت لێ سەردێ؟ چیت لێ بەسەر دێ؟ ئەگەر پیاز پاک بکەی ئەگەر پیاز پاک بکەی چت لێ دێ؟ چاو ئاو ئەکات. چاوت ئاو دەکات. دڵنیا هیچی دیکەت لێ نایە؟ پیازی چاک دەکەی وە نییە لە ماڵێ؟ ئەرۆڵە. چا جوان؟ بەڵێ. پیازی چا دەکەی لە ماڵێ وە نییە؟ ئەرۆڵە باشە وەچی پیازی چا دەکەی چت لێ دێ؟ وەڵی هەر ئەوە ئەزانم. هەر ئەوەشە بێ خۆ دەستت بۆنی دەگری و چاود ئاوی لێ دێ و تەوا با وەڵای من ڕازی بینی؟ ئەگریت و چاو ئاو ئەکات. فرمێسک لە چاوت دێم بەڵێ فرمێسک دەڕژێ دەستت خۆش بێ شاد جوان گیان سپاس بۆ پەیوەندیەکەت سەر چاوانم گیانەکەم. هاوڕێم چینە کۆمنت سۆرانی کۆمنتە دەستی خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکەت هاوڕێیان لە بیر مەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆ ئەوەی هەلی برنەوەتان زیاتر بێ و لە بیر مەکەن سەبسکرایبی چەناڵی یوتیوبی دیمەن تیڤی بکەن لەوێ وەک دەتوانن گشتبڕکۆ بابەتەکانمان ببینن. ئیسماعیل کاک ئیسماعیلم کاتت باش؟ بۆ کاتت باش خوشکی من. باشی کاکە؟ زۆر سپاس خوشی بەڕێز. یاخۆ باش بی لەکوێوە لەگەڵمانی؟ لە ڕانیەوە. لە ڕانیەوە سەر هەردوو چاوانم کاک ئیسماعیل سپاس بۆ پەیوەندیەکەت فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی هەناری. ڕەنگی هەناری لەگەڵ ئەوەتەوە نییە؟ باشە کام ژمارە؟ ژمارە دوو. اینجا ژمارە دوو لەسەر سەرەوەش بوو. با پرسیارەکە بێتە سەر شاشە. کۆلای زیرۆ چەند کالۆری تێدایە؟ کاک ئیسماعیل. وەڵاهی پرسیارەکە قورسەوە. وەڵاهی پرسیارەکە زۆر ئاسانە یەک تۆزەهان دەبێت بە زیرەکانە بیخوێنیتەوە. کۆلای زیرۆ چەند کالۆری تێدایە؟ ئاسانکاری هەیە وەڵاهی زانیاری نییە. تۆ زێگەهان پرسیارەکە بخوێنەوە دووبارە. کۆلای زیرۆ. زیرۆ.
وەڵامەکە لە پرسیارەکەیە کاک ئیسماعیل تێدانێ هیچی تێدا نیە؟ ئەدڵێ زیرۆ هەنی سفر تەواوە پێ دەڵێم وەڵامەکە لە پرسیارەکەیە سفر تا دوا وەڵامتە؟ دوا وەڵامتە بەڵێ سفرە دەستت خۆش بێ سەرچاوم سپاس بۆ پەیوەندیەکەت دەستت خۆش بێ ژیار محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ ژیار محەممەد بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ چینە پەیوەندی دواترمان السلام عليكم کاک عەتام کاتت باش ئەم کاتەوە کاتێک سڵاو دەستخۆشی بۆ دۆ واو کارەکان و بەشکێن زۆر سپاس دەکەم کاک عەتا لەکوێ و لەگەڵمانی لە کەلار لە گەرمیان لە کەلار لە گەرمیان سەر هەردوو چاوانم کاک عەتا بەچیەوە خەریکی سەرکەوتوم دەستان خۆش وەڵی خاوەن پێداسی تایمە بە هیوای تەندروستیەکی باش کاک عەتا سپاس بۆ بینەربوونت سپاس بۆ بینەربوونت خۆش بێ خۆڵا با ڕەنگی سپی بێتم ژەمارە چەند مالت یەک با بۆکسی سپی بێ بزانم ژمارە 4 یان 5 با 5 بێ باشە پرسیاری ژمارە 5 دەڵێ بە شێوەیەکی گشتی مرۆڤ چەند ددانی عاقڵی هەیە؟ ئاسیادی یان ئەوە گیانی لە وە گشتی بەگشتی مرۆڤێکی ئاسایی چەند ددانی عاقڵی دێ؟ 20 دانە نانە 20 دانە نیە ئەو ددانانەی پێشەوە نە ئاساییە عادەتەن دوای تەمەنێکی زۆر لە دواوە ئەنجا عادەتیتی بە خواریش دێتن ناخۆی 32 چوار دوو کەڵتە بەردەم بێت 8 ئەمە 28 و ئەوش 4 ئەمە 32 ئێستا چەند ژمارەکانی بەس کامە یعنی ئێستا کاگ هەوڵا هەژگەلێک زۆرە هەستی زۆرە با 4 بێت تەواو 4 ددانی عاقڵی دێ دووی لەسەرەوە و دووش لە خوارەوە لە دواوەی دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای کۆمنت هاوڕێیان سوڵتان یوسف لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ سوڵتان یوسف بۆ کۆمنتەکەت دەستت خۆش بێ دەچینە پەیوەندی دواترمان لەیلا خانم کاتت باش السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله چۆنی لەیلا خان سلامت سەرکەوتوی خوارەتان ڕازی و گیانە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەکوێوە لەگەڵمانی هەولێر وەڵی شتەکەم ڕێگە خستێ لە سەر دیمەنی نازانم ئەگەر کاتەکەشی ئەوهابی وەڵی ئەوجا ئەمن بە خۆشحاڵیەوە وابزانم جارێکی دیکە لەگەڵ منداڵێکی قسەمان کرد ئەتو پوری وی بووی بەڵێ لەگەر ئەسمای بەڵێ دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت دووبارە بەرەوەی بچینە لای پرسیارەکان بە گوێمان لێبێ بەڵێ کەناڵی دیمەن پڕ لە جوانیە بۆ خزمەتی هەموو خەڵکیە لە هەولێر لە هەموو شوێنێک ئەو دەنگە بۆ تا سمبڵی پێشەنگ بۆیە ئێمەی هاوشارانی خەڵکی هەولێر شانازی پێوە ئەکەین گەلێ زۆر شانازی بە پیش بەرنامەکانی پێشکەش دەکرێ بە هەرە جوانی لە خزمەتی هەموو تاقی کووردا کەناڵێکی بۆ هۆشیاری مەردا وەکو زانکۆیە هەرە پێشەنگە وشەی هەنگینی ئەبەخشێ وەک هەنگە بۆیش منی خەڵکی ئەم شارە بۆ دیمەن ئەنووسم ئەم شەعرا تاکو هەموو خەڵکی تاک بزانن ئێمەی کورد پێشەنگی ژیانین لە هەموو شوێنێ لە هەموو جیهان ئەزانن کورد بۆتە مەردی مەیدان گوێ نادەنا ئازار و مەینەتی هەر خزمەت ئەکەن بە مەردی چونکە نمونەی ئەو دەنگەی هەیە بە جددی بۆیش ئەڵێم بژی دیمەن بۆ هەر هەمووان بۆتە بەژمەند بۆ هەر هەمووان بۆتە بەژمەند ببوورەکە بە پەلەسم نووسی دەستت خۆش بێ بەڕاستی زۆر سپاس دەکەم هۆنراوەیەکی زۆر جوان بوو یەخۆ دەستەکانت خۆش بێ سپاس بۆ بینەربوونت گیانەکەم یەخۆ دەستت خۆش بێ دووبارە سپاس دەکەم بە دڵنیاییەوە اینجا فەرموو با بچینە لای ڕەنگەکان کام ڕەنگت دەوێ
بەڵێ با ڕەنگی سپیوی بە چاوان ڕەنگی سپی ئینجاوە بزانم بە ژمارە چوار ماوە تەنیا ژمارە چوار ماوە باشوار بێ گیانە با کاتان لێ نەگرم فەرموو با بچینە لای پرسیارەکە هاوڕێیان با بێتە سەر شاشە بسم الله کام پەیامبەر مزگەوتی ئەقسای دروست کرد لەیلا خان یعقوب عەلەیهی سەلام گیانە یعقوب دڵنیای کام پێغەمبەر مزگەوتی ئەقسای دروست کرد بەڵێ. یعقوب عەلەیهی سەلام یعقوب عەلەیهی سەلام دەستەکان خۆش بێ سەلام عەلیکم لەیلا ورحمة خان الله وبركاته. سپاس بۆ وەڵامەکە سەر هەردوو چاوانم دەستت خۆش بێ سپاسیش بۆ هۆنراوەکەت بەڕاستی هۆنراوەیەکی زۆر زۆر جوان بوو دەستت خۆش بێ دەچینە کۆمنت هاوڕێیان دیاری محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی دووسوە سپاس بۆ دیاری محەممەد سپاس بۆ کۆمنتەکەت دەستت خۆش بێ ئاسیامان لەگەڵ ئاسیا خانم کاتت باش باشتر بۆ نەخان باشی گیانەکە زۆر زۆر سپاس ئەتە چەندی وەڵاهی ئەمنی زۆر باشم سپاس دەکەم ئاسیا خان لەکوێوە لەگەڵمانی بەڕانیان لە ڕانیەوە سەر چاوانم بە چیوە خەریکی هەڵا خوێنکارم لەشە ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوبی پێم بڵێ لە کام خۆناغی لە قۆناغی تۆریدە بەڵێ تۆریدە پۆلی دەی سەرکەوتوبی دیشاڵە گیانەکەم فەرموو بچینە لای ڕەنگەکان کام ڕەنگەت دەوێ ڕەنگی شەش کام ژمارە یەک پرسیاری ژمارە یەک لە بۆکسی زەرد بزانین دەڵێ چی دەڵێ ئەو میوەیە کامەیە کە زۆرترین جار ناوی لە قورئانی پیرۆزدا هاتووە گرێت دڵنیای بەڵێ بەڵێ دڵنیایە با وەڵامی ڕاست ببینین هاوڕێیان بەڵێ ترەیە زۆرترین جار ناوی لە قورئانی پیرۆزدا هاتووە زۆر زۆر سپاس دەستت خۆش بێ گیانەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت هۆگر کۆیی لە کۆمنت وەڵامی نووسووە سپاس بۆ هۆگر کۆیی سپاس بۆ کۆمنتەکەت بەڵێ کاک عەبدوسەلام و کاتت باش خلاصە لێبێم کاتتان باش سڵاو لە تۆش باشی کاکە زۆر سپاس دەستخۆشی لێ بەنامەکەتان دەکەم گەلک گەلک مەمنون سپاس دەکەم بەڕاستی بەنامێکی زۆر پڕ لە زانیاریە دەستان خۆش بێ و هیوادارم هەمیشە بەردەوام بێ سپاس دەکەم دەستت خۆش بێ سپاس بۆ بینێربوونت کاک عەبدوسەلام لەکوێوە لەگەڵمانی ئەوانیە لە ڕانیەوە سەر چاوانم فەرموو بچینە لای ڕەنگەکان زەر باشە بۆکسی زەرد کام ژمارە ژمارە دوو ژمارە دوو زان ژمارە دوو ماوە بەڵێ پرسیاری ژمارە دوو دەڵێ کە نایم داوا دەکەن کە نایم داوام دەکەن کە دێم لێم ڕادەکەن ئەو شتە چییە؟ کاک عەبدوسەلام وەڵاهی زۆر قورسەکەر ئاسانەکە زۆر زۆر ئاسانە ئێستا من ئاسان کاری بۆ دەکەم شتێکە ئەگەر نێتن هەموو خەڵک داوای دەکا کە دەشێ خەڵک ڕادەکا لەبەری ئەو شتە چییە؟ زستانان عادەتەن ئەو شتە ڕوودەدا بە زۆری زستانانە لە زستاناندا هەیە بەڵێ بەڵێ لە زستانانە بەفر وەڵایە عەکسی بەفری چییە؟ هەتاو چی دیکە جگە لە بەفری؟ باشە کاک عەبدوسەلام لەگەر بەفری چی دیکە دەبارێ؟ باران ئەجا باران دوا وەڵامت بێ؟ با دوا وەڵام بێ با ئەمەش وەڵامی دروست ببینین هاوڕێیان بەڵێ بارانە دەستت خۆش بێ کاک عەبدوسەلام زۆر سپاس دەستان خۆش بێت سەلامەت بێت سەر هەردوو چاوانم سپاس بۆ پەیوەندیەکەت هاوڕێیان دەچینە لای کۆمنت و تۆزێ کۆمنت دەخوێنینەوە محەممەد یو خەباتی خەریکە کۆمنت دەنووسێ مامۆستا شێروان دایکی کارزان کەژاڵ سلێمانی سومەیە ئەی کەریم ئەم بەڕێزانە خەریکن کۆمنت دەنووسن دەستان خۆش بێ هاوڕێیان سپاس بۆ ئەو کەسانی کەوا لە ڕێگەی لایڤەوە سەیری پرۆگرامەکەمان دەکەن لەبیر مەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆ ئەوەی هەلی
بردنەوەتان زیاتر بێ. ئایا مەنسوور هاوکارانم هەڵیان بژاردووە دەستت خۆش بێ؟ ئایا مەنسوور؟ سپاس بۆ کۆمنتەکانت. چینە پەیوەندی؟ مەهناز خانم کاتت باش؟ مەهناز خان سڵاوت لێبێ؟ چۆنی گیانەکەم؟ باشم سپاس. ئێتە چۆنیت؟ یاخۆ باش بێ؟ منیش زۆر باشم سپاس دەکەم. لەکوێوە لەگەڵمانی؟ لە هەولێر. لە هەولێرەوە سەرچاوانم. سپاس بۆ بینەربوونت. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بە سپی بێ. بۆکسی سپی وابزانم بۆکسی سپی ژمارەیتیان نەماوە ببوورە. بە کەسر بێ. با ڕەنگی سەوز بێ. کام ژمارە؟ 3 4 5 با سێ بێ. با سێ بێ. زانم پرسیاری ژمارە سێ ئەڵێ چی؟ ئەڵێ ترافیک لایت لە چەند ڕەنگ پێک هاتووە؟ سێ ڕەنگ؟ بەڵێ. دڵنیای؟ بەڵێ. نایگۆڕی؟ نەخێر. نەخێر نایگۆڕێ. دەڵێ سێ. با ئێمەش وەڵامی ڕاست ببینی؟ بەڵێ لە سێ ڕەنگ پێک هاتووە. دەستت خۆش بێ. شلێر حەمید لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ شلێر خان. سپاس بۆ کۆمنتەکەی. کێما لەگەڵا؟ بەناز خانم کاتت باش؟ ئەو کارت باشاتن باشی دڵەکەم؟ رامەدینە سپاسەکەم دەستخۆشی بەرنامە شتێ دەکەم. زۆر زۆر سپاسگیانەکەم. لەکوێوە لەگەڵمانی؟ لە هەولێر. لە هەولێرەوە. بە چیوە خەریکی بەناز خان؟ واللهی ئیش هەر ئافرەتی ماڵەوە. لەشت ساڵبی ئینشاءڵڵا سەرکەوتوو بی. لەگەڵ ڕەمەزان چۆن بوون؟ چۆن بەڕێ دەکەن؟ والله سپاس دۆخوا زۆر باشین الحەمدولله. الحەمدولله ماشەڵڵا ڕەمەزانێکی زۆر خۆش بۆ ئەمساڵ. ئارە والله لە خواڵی زیادن. بەناز خان دەستان کردو بە ئامادەکاری ئیدی بووە وردە وردە جەژن دێ؟ ئارێ والله وردە وردە خەریکێ. ئیتر وردە وردە دەبێ خەریکی بین هەر هەندە ئیش خلاص دەبی. دەست خۆش بێ بەناز خان. فەرموو با بچینە لای ڕەنگەکان. ڕەنگی پرتەقاڵی. باشە. ڕەنگی پرتەقاڵی. کام ژمارە لە ڕەنگی پرتەقاڵی؟ ژمارە 1. ژمارە 1 بەسەر چاو. بزانین پرسیاری ژمارە 1 دەڵێ چی؟ کەشتی تایتانیک ساڵی چەند نەقم بوو؟ 1970. ناوەڵڵا کەمتر کەمتر. 1911 یان 1912؟ 1911. 11 یان 12؟ 12. با 12 بێ. با ئێمەش وەڵامی ڕاست ببینین؟ بەڵێ 1912 وەڵامی دروستە. دەستت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندیەکەی بێخاڵخە. سەرچاوانم گیانەکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک عادل ئەحمەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ عادل ئەحمەد بۆ کۆمنتەکەی. دەستی خۆش بێ. چینە پەیوەندی دواتر؟ کاک هەڵکەوتم کاتت باش؟ کاک هەڵکەوت؟ کاک هەڵکەوت سڵاوت لێبێ. کاک هەڵکەوت وا دیارە گوێی لە من نییە هاوڕێیان. کاک هەڵکەوت؟ سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG کە سیارەیەکی 0 کیلۆمەتری مۆدێل 2024 ئامادە کردووە. هەروەها سپاس بۆ هۆم ئیستانبول، سۆنگل لایت، ئەتاسای کۆمپانیای خۆشناو و سۆنگل لایت کە کۆمەڵێک دیاری زۆر گرنگ و تایبەتیان ئامادە کردووە کە سێزەی چوار لە ڕێگەی تیروپشکۆ بۆ ئێوە خۆشەویست دەردەچێت و لە بیر مەکەن هاوڕێیان زۆرترین کۆمنت بۆ وەڵامی پرسیارەکانی پێشووتریش بنووسن لەبەر ئەوەی لە کۆتایی پرۆگرامدا کە ئیتی وردە وردەوا لە کۆتایی پرۆگرام نزیک دەبینەوە 10 کەس هەڵدەبژێرین جیا لەو کەسانی کە لەگەڵ هەر پرسیاری کەسێکمان هەڵبژاردووە لە کۆتاییشدا 10 کەسی دیکە هەڵدەبژێرین لە کۆی ئەوەندە کۆمنتێک کە هاتووە 10 کەسی دیکە هەڵدەبژێرین بۆیە بەردەوام بن لە کۆمنت نووسین و لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆی هەلیبردنەوەتان زیاتر بێ. اینجا دەچینە
بەڵێ باشە ڕەنج هەمەوەن وەڵامی دوا پرسیارمانی داوەتەوە لە کۆمنت دەستی خۆش بێ بچینە پەیوەندی هاوڕێیان تەواو ببورن پەیوەندی کۆتایی بوو بەڵام وا دیارە پەیوەندەکەی وەرنەگیرە سپاس بۆ سپۆنسەران دووبارە MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە هەروەها هۆم ئیستەنبول کە دیاری تایبەتی ئامادە کردووە کۆمپانیای خۆشناو بۆ بەرەمەکانی LG سۆنگل لاید ئەتاسای و ڤێننا سێزدەی چوار لە ڕێگەی تیروپشکەوە ئەنجامی دەدەین ئێستا دەچینە لای ئەو کۆمنتەی کە هاوکارانم هەڵیان بژاردووە دایکی یوسف بەڵێ صباح خۆشناو شوان لەتیف ئیمان ئەحمەد تارا محەممەد بەڵێ هانۆڤەر هێدی سومەیە کەریم شۆخان عومەر سارە ئەحمەد مامۆستا شێروان دەستان خۆش بێ هاوڕێیان زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان سپاس بۆ بینەربوونتان دەست و چاوتان خۆش بێت ئەمڕۆشتان بە خێر و خۆشی بەڕێ کرد بێ ئینشاءڵڵا کۆتا هەفتەیەکی خۆشتان هەبێ لە بیر مەکەن بەیانی سبەی شەو دەکاتە ڕۆژی هەینی دەتوانن بچن سەردانی فامیلی مۆڵ بکەن ستافی گەرمەسات لەوێ ئامادە دەبن نمایشی خۆیان پێشکەش بە ئێوە خۆشەویست دەکەن دەتوان ڕاستەوخۆ بچن لەوێ کاتێکی خۆش بەسەر ببن هەم ئەکتەرەکان ببینن دووبارە سپاستان دەکەم دەستان خۆش بێ سپاس بۆ هاوکارانم دەست و چاویان خۆش بێ ماندوو نەبن تا شەممە کاتژمێرنەوە دەگەڕێم وڵاتان خواتە لەگەڵ هەر شاد و کامەران بن